دەستان خۆش بێ بەڕاستی خوانێکی بەلەزەت بوو. نوێشی گیانێ بێ گەورم، هیوادارم خواردنەکە بەدڵ بوو بێ. زۆرم بەدڵە، من خۆم بە میوان نازانم. ئادێ ئافرەت هەستە تۆسێ میوەی ترمان بۆ بێنە. نە پێویست ناکات. گەورم هەروەکو خۆ فەرمووت تۆ میوان نی. نە من خۆم بە میوان نازانم. بەڕاستی شۆخە، ئەڵەم بارەکیی خۆمی نرم. تا زۆ کارێک بۆ هەر دۆزمەوە. گەورم میوەکە بخۆ. هەیە بیرم کەوتەوە. بەڵێ فەرموو. تۆ ئەبێ لە سبەینەوە سەردانی شار و شارۆچکەکانی دەور و پشتی پایتەخت بکەیت بۆی بزانی شوکار چۆنە ڕابەڕێت. گەورم ئەم باسە زواتە پێشەوە لە دیوەخان هیچ نەبوو ئەمە زۆر کتوب بڵبۆم کارە. بیرم چوو بوو ئێستا بیرم کەوتەوە. خەیچێکە پیاوەکە بۆ سوڵتانە بە زیای ناچێ هەندێک دیاریشمان بۆ بێنەوە. بەیانی زووەکە و مەڕێ. زۆر خۆمان و مەکە چۆن ڕۆژێکە بگەڕێرەوە. ئیشاڵڵا هەروایە بێ. کاتێوا تۆ سەردانێکی ماڵی هەیەز بکەم. بزانم ئەو خونچە گوڵە لە چیایە. پاسەوان بەڵێ گەورم. هەر ئێستا بچۆ بۆ ماڵی هەیەز پێیان بڵێ سوڵتان بۆ نیوەڕێیەتە ئەوێ. بەڵێ. بڕۆ و بەزوویی جوابەکەم بۆ بێنێرەوە. بڕۆ دێ. بەڵێ. ئێوەش ئیشوکارەکانتان چاک جێبەجێ بکە بۆی خەڵکی لێتان ڕازی بن. گەورم هیچ خەمە نەبێ ئیشەڵڵا هەمی بەدڵی ئێوە بێت. گەورم بۆ مەسەلەی باج و خەراجێکی هیچ قسووریمان نەکردووە. نابێ ئێوەش وا لەو خەڵکە بکەن چی هەیە بیخاتە خەزێنەی دەوڵەتەوە باباچ بەپێی پێویست و یاسا بێ ئەوەی نیشی بوو وازی لێ بێنن. گەورم چۆنە فەرمووی واکەین. گەورم چەند ڕۆژی تر لەم ناوچەیە ئەمێننەوە. چەند ڕۆژێشتر بۆ کارتان هەبوو؟ بێبەڵاوی گەورم هەروە پرسییم. گەورم کاتی نانی نیوەڕۆیە فەرموو با بچین بۆ دیوان. فەرمون فەرمون.
پێویستە تۆ لە کۆشتی سوڵتانە بژیت و چەند کەنیزەشی خزمەتت بکە. فەرموو گەورم میوەکە بخۆ. ڕات هەبێ هیچم بۆ ناکرێت. هەر بە تەماشاکردنی تۆ دڵم هیچ نابە. جەنابی سوڵتان وەز لەو قسانە بێنە میوەکە بخۆ. باشە فریشتەی جوان، میوەکە خۆم بە قسە دەکەم، بەڵام ئەمانە چینەوە یاریم ناوانە. گەورم پەلە مەکە، ئەزانی ئەوانە چین؟ ناوانە. ئەمانی کە ڕەنگ کراون هێلکەن. هێلکە؟ ئەبێ هێلکەی چی من وا ڕەنگەوە؟ گەورم من خۆم ڕەنگم کردوون. نەمووین لە یاریم ناوانە چێت. فەرموو گەورم ئەوە بخۆ. تامی چییە گەورم؟ تامی چییە؟ تامی هێلکە. ئەم سوورەشیانە بۆ پاکەم گەورم، زانە تامی چییە؟ فەرموو. هەر هێلکە. دەها ئەم مۆرەیان بخۆ. فەرموو. گەورم ئەم مۆرەیان تامی چییە؟ بۆ ئەحمرەدێکی سەیرە. لە هێلکە بەولاوە زیاتر تامی چییە؟ زۆر چاکە جەنابی سوڵتان، ئەو یەلکانی خواردت هەموو یەک تامی هەیە، وانییە؟ وایە. بەڵام چەند ڕەنگێ بوون. تەواوە. با پێت بڵێم جەنابی سوڵتان، ئافرەت هەموو یەک تامی هەیە گەرچی ڕەنگیان زۆرە. ئەمەیانیانی چی؟ ئەو زۆر چاکتیەگەی گەورم، ئەوەی تۆ بۆی هاتووی مەحاڵە. ئەو سۆز و خۆشەویستی ئەیی بە من دیە بە خێزانەکە و تۆ ڕاست دەکەی. من هەڵە بووم. ئەوەی من کردم تۆ نەیکەی. ئەستەغفیرڵڵا گەورم، تۆ هەردەم سوڵتانی وڵات بووی. من زۆر پەشیمانم لەو قسانەی کە بەرامبەر بە تۆ کردم. تکار لێ یەکەم عەفوم کە و گەردم ئازاد. خی گەورە عەفوت کە. ئێستا ماڵ و مناڵەکە چاوەڕێی هاتنەوەی تۆن. هەتا مابێتم لە دنیا نابێ ئەم دەستەمبی بچێتەوە. بەڕاستی تۆ نمونی ئافرەتێکی چاکی. نابێت کاری وارد بەرامبەر بە هیچ کەسێک بکەم. من بەدوعا. کەل و پەلەکان چاک پێچنەوە چووکە بەیانی زوو من بەڕێکەوە. گەورم هەموو شتێک ئامادەیە، ئەگەر پێویستی شەکاین لەگەڵت. نا پێویست ناکە، چووکە من کاری خۆم تەواو کردووە و بەیانیە گەڕێمەوە بۆ پایتەخت. گەورم سڵامان گێنە جەنابی سوڵتان و خوای گەورە پایداریان کات. هەر خۆش بن هەر خۆش بن. گەورم ئەم نووسراوە بگەێنە دە سوڵتان، ئەمە بڕی باج و خەلاجی ناوچەکەی تیا بەیان کراوە. دەستان خۆش بێ، شتێکی چاکتان کردووە، دەستان خۆش بێ. گەورم ئەم نووسراوە بڕی باج و خەلاجی ناوچەکەی تیا بەیان کراوە. دەست خۆش خەیال. بەڕاستی مانوبوونەوە دیارە. ئەڵە بۆچی بۆ چەند ڕۆژێک ناشی بچوو بێت. گەورم پێویست ناکە، ماندوو نیم. لە گەڕانەوە سەردانی ماوە کرد؟ هەروە بەسەر پێوە. بۆچی؟ نا هیچ، چونکەی چی؟ نا گەورم. نەنابێت هەواڵی. چونکە شێرێک چۆتە دارستانەکەەوە بۆ ڕاوکردنی ئاسکێک. ڕاستە وایە. کەواتە ڕاستە. من چۆن جارێ شر سەرکەمەوە بۆ ماڵەیە؟ هەست چاکێ وەگرە. ڕاستە ئەو شێرە چوو بۆ ڕاو. بەڵام بڕواز دەبێ هیچ ڕایەکی دەست نەکەو. پەنێکی وایە نامێت تا بەدەمگیرم ناچێتەوە. تێناگەم.
ئەوەی من کردم کارێکی زۆر نابەجێ بوو ئێستا زۆر پەشیمانم. پاش چی؟ پاس بەڕاستی دۆبەتێکی باشەیە چونکە ئەو ژنە نمونەی دمژنێکی چاکە خۆم هەموو شتەکانم بۆ ئەگەڕمەوە بۆ ئەوی کە هیچ شتێک لەگەڵ نابێت. فریاب کە و ڕزگارم بە قوربان کورەوەی لە بڕیاوە یاخوا لە کەس دەوینەیە ئەوە چیە کابراسی خەوماوە کورە کاکەیان من بەخت و ڕزقم لە سەرم زەوینە نەماوە خێرتا لەگایەکێکتا بێ بکوژەوە بۆ قەتەشمان پێ ناکەی کابرا کورە وەڵڵاهی وەبیللای گەردتان ناساکەم کە من بەخت و ڕزقم لە باشیانە بۆزیە براڕۆ هەستە کابرا سڵاوات بە تۆ سوزانی بەخت و ڕزقم نەماوە ها کورە وەڵڵاهی بە چاوی خۆم بینیم بەخوا لە قەوما قابیلە من لە خۆمەوە وا بکەم چێ کابرا تێک چوو بێ تێک چۆوار بوو کورە بەخت و ڕزقم چیم بەخوا بکەن هەیەس ئەوە ڕاستی بکەیتی ئێستا دڵتان ما بۆ ئەگەرەوەی جەنابتانێ من وابێ ئەی چۆن نامێت زۆر لەگەڵا بکەم داوای لێبوردنەکەم و کردنم ئاساکە خوای گەورە لە هەموو لایە ببووین فەرم گەورە فەرم گەورم هەڵبەتە کێشەیەکی هەیە بۆ ئێوە چاوی بە بەڕێستان بکەوێت سڵاو لە سوڵتانی گەورەمان سڵاو لە خۆشتان ها کابرا چی دەوێت گەورم ئەم شەو لە خەوما ئەی ناڕەسەن وەچی من کتێب گراوەم گەورم باخەوەکەی بجێڕێتەوە ئەدەی پەرم خەوکە بگێڕەرەوە گەورم لە خەوما ئاسمان نزم بوو هەمووی کونکون بوو هەر کولش ئاوی پێ ئاهاتە خوارەوە گەورم چیتر گەورم منیش پرسیم وتەمەی کونی من کامەیە کونی ڕزق و بەختی من کامەیە وتیان ئەوەتە گەورم کونیشی بەقەین و کە دەرزیەگە بوو قەترە قەترە ئاوی پێ ئاهاتە خوارەوە کونی تریشمە بینی یەکی یەک ئاشگەر یا ئەمەنا اینجا من وتم ئەوە ئاوی پیاوێتە خوارەوە خۆ ئەمرم لەبەرسا هەڵسان ویستم شتێ بکەم چیو کرد گەورم منیش چوو چیرکەیەک بێنە چیرکەکەم کرد بە کونەکەی خۆمە وتم گەورەی ئەکە دەی باما لە کونەکەمە وتم بۆ ئەوەی چا گەورە بێ گەورم بۆ ئەوەی یەک ئاشگەر ئاوی پیاوێتە خوارەوە وەغا گەورم هەروەم نەزانی چیرکەکە لە کونەکە باشکە ئەو قەترە ئاوەی جارانیش هەبوو ئەویش بڕام کابرا بەخت و ڕزق و ناوچەوان چۆن بێت هەر ئەبێوارە چۆن ئەبێ دەستکاری بکەیت ناوکوژین چارەسەری ئاسانە بەخت و ڕزقیشت دەینێ چۆن گەورم هەر ئێستا تێگەی پاسەوان پاسەوان بەڵێ گەورم هەر ئێستا ئەم کابرایە بەیدە سەربانی کۆشک بەردێکی ئەیتێ چەند توانی فڕێی بە لە هەر شوێنێکی وڵاتە ویستی ئەوە نەزەوی بنێت بەڵێ بەستە چا گەورە دەی گەورە خوا پایداترتان کە گەورم ئەو کارەی کردێت کارێکی باش نەبوو بۆچی هەیە گەورم ئەو کابرایە ڕزق و بەختی لەسەر ئەرز نەماوە بەبێ خەونەکەی خۆی ئەوە کارێکی گەردوونە ئێمە نابێت ململانێ لەگەڵ کاری گەردوونا بکەیت چیتە من ڕزقی ئێمە زانم ئەژیان گەورم من بزانم بەخت و ڕزقی کەس بەدەست کەس نییە گەورم هاچی بوو بەردەکەی فرەیە بەڵێ گەورم بەردەکەی فرەیە بەڵام چی بەڵام مرد چۆن مرد گەورم پاشۆ پاش گەڕای دواوە بۆی بەردەکەی زۆر بڕوە
بەڵام ئەمە سەربانای گەوتە خوارەوە من هەیاس سەکەی تۆ دەرچوو ئەگەر لێ یا مەحموود چی بکە مەحموود